والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داران خواناساني بريز لو رجوك باوك آدم یەکەمی پێغەمبەران و یەکەم مرۆڤ لەم سەرزەویەدا هاتەبوون لە بەرامبەریدا شەیطان و فێڵ و تەڵەکەکانی ڕوبەڕووی بوونەوە. لە دوای ئادەمیش ڕۆڵەکانی ئادەم و نەوەکانی ئادەم و حەوا هەمیشە و بەردەوام هەتا قیامەت لەگەڵ دار و دەستەی شەیطان و شوێنکەوتوانی شەیطاندا لە ڕووبوونەوەدان بەتایبەت دەسەڵاتدارانی کوفر، ئەوانەی زلهێز بوون، ئەوانەی کەوا خۆیان بەخوای سەرزەوی زانیوە هەمیشە بەرامبەر بە ئەهلی چاکەخواز و موسڵمان و ئەهلی ئیمان وەستاونەوە و بۆ لە ناوبردنیان و هێشتنەوەی کورسی لەقی دەسەڵاتیان هەموو ڕێگایەکی تەصفیەکردن و لە ناوبردنی نارەکانیان گرتوۆتە بەر. یەکێ لەو ڕێگایانە لە سێدارەدانە، هەڵواسینە بەدار و بەپەتە، خنکاندنە بە پەتی سێدارە و قەنارە. بۆچی باسی ئەمە دەکەین؟ بۆچی ئەم وتارە سەرەتا بەوە دەستم پێکرد؟ چونکە ئێمە ئێستا لە مناسبەیەکی گەورە و گرنگا دەژین کە بەرەو ڕووی دەڕۆین. دوو ڕۆژمان ماوە بۆی، ئەمڕۆ کە 29 سێیە، لە 31 سێدا مناسبە و بیرەوەریەکی گەورە هەیە بۆ میلەتی کوردی موسڵمان، ئەویش لە سێدارەدانی پێشەوا قازی محەممەدە ڕەحمەت و بەرەکەتی خوای لەسەر بێ. گرنگە ئەو پیاوە گەورە یادی بکرێتەوە ئەم میلەتە و ڕۆڵەکانی ئەم میلەتە پێشەوا و یەکەم سەرۆک کۆماری کوردستانی خۆمان بناسێ. لە سێدارەدان مێژوێکی کۆنی هەیە. ئێمە لە وتاری جومعەداین و ئینسان سەرەتا دەبێ بگەڕێتەوە بۆ خزمەت قورئانەکەی خوای پەروەردگار. دەچینە خزمەت قورئان، بزانین چۆن ئەهلی ناحەق چاکەخوازان و حەقویستان و حەقبێژانیان بەدارا کردەوە لە سێدارەیان داون. لەگەڵ جەنابتانە لە خزمەت قورئانا دەبین. باسی فیرعەونی زاڵم و موسای پێغەمبەر و شۆڕژجێڕ و ئازادی خوازە. دوای چەند ساڵ لە ململانەیەکی تند و چەندین دانیشتن، فیرعەون داوای لە ڕاوێژکارەکانی کرد. چەند وەزیری هەبوو، چەند ڕاوێژکاری گەورەی هەبوو، وتی ئەم موسایە خەتەرناکە، ئێمە لە مەیدانی قسە پێی ناوێرین، ئێوە ڕەئیتان چییە؟ وتیان قوربانەوە ساحرە، ئەڕجه و ئەخاه و خۆی و براکەی هاڕوونی برای واز لێ بێنە و مەیانگرە. وأرسل في المدائن حاشرين يأتوك بكل ساحر عليم. جارچی باجار بدات بە هەموو شار و دێهاتە، چی ساحر و جادوگەری زۆر فێڵباز و زانەوە بە سحر هەیە هەموویان کۆ بکاتەوە. ئێمەوە ئەزانین ئەم موسا و هاڕوونی برایی ساحرن، ئەبێ بە سحر بەرەو ڕوویان ببینەوە. بەڵێ جارچی جاڕیدا هەرچی شار و دێی وڵاتی میسر هەبوو لەو کاتەدا، هەرچی ساحرێک کەمێک زۆرێک لە سحری بزانیایە، بە تایبەت مامۆستای سحر بووە ئەیان هێنایان و کۆیان کردەوە. فیرعەون بە فێڵبازی خۆی کرد بە پیاوێکی زۆر باش، وتی من بڕوام بە ئازادی هەیە، ئەی موسا ناتکوژم، خوێنت ناڕێژم، هەرچەندە سەڵاتم هەیە، بەڵام وەرە با بەرەو ڕوو دانیشین. فاجعل بيننا وبينك موعدا لا نخلفه. قرآن ئاوا بۆمان دەژێڕێتەوە. بەرەو ڕووی حەزەتی موسا وتی وەرە با ڕۆژێک دانین، نە من پێچەوانەی دەبمەوە وعدە بە خلاف دەبم، نە تۆش وعد و بەڵێنی خۆت بشکێنی. ئەبێ هەردووکمان پابەند بین بەو بڕیار و مەوعیدەی کەوادایانەی. بەڵێ ئیمانداران، وتیشی مەکانەن سووە، پێویستە شوێنێک دابنێی خۆت شوێنێک هەڵبژێرە کە شوێنێکی تەخت بێ و جێگای ئەو هەموو خەڵکەی لێ بێتەوە. قال موعدكم يوم الزينة. حەزەتی موسا فەرمووی زۆر باشە، مادام تۆ بە گفتوگۆ ڕازی ڕوبەڕوودا دەنیشین، با ڕۆژی جەژنەکەتان، ڕۆژی جوانیەکەتان کە عولەمانی تەفسیر دەفەرمون ئەوەڵ ڕۆژی بەهار بۆ نەورۆزی کردووە، لەو زەمەنەشە هەموو خەڵک لە ڕۆژ نەدەشت و دەر. حەزەتی موسا وتی ئەو ڕۆژە هەرچی خەڵک هەیە لە ماڵ نییە، گەورە و بچووک، ژن و پیاو هەمووی دێتە و دەشتا. لە فڵان جێگادا کە ئەو هەموو خەڵکەی لێکۆ دەبێتەوە تۆش لەوێ دەبی، من ئامادە دەبم. وأن يحشر الناس ضحى. بەڵام ئەبێت لە وەختی چەشتەنگاوە ئامادە بین.
وەختی چێشتەنگا و زۆری دەمێنێ بۆ ئێوارە بۆی ئەم مناقەشە نەوەک درێژە بچێشە و فریانەکەوین و شەوی تاریکی بەسەرا بێ با لە چێشتەنگاوەوە هەموو کارەکان ڕێک بخرێ علەمایانێک دەفەرمون ئاگاتان لە وەختی چێشتەنگاو بێ ئەفەرمون سیحر کە لە ئینسان بکرێت لە وەختی چێشتەنگاوە کاریگەری لەسەری هەیە ڕزق کە دەکرێتەوە لە وەختی چێشتەنگاوە بڕیاری لێدرێ لەبەرەوە لێرەدا ئەوە دەڵێم هەر یەکێ لە ئێمە بڕیار بدا بەڕێزەکەم کە بەیانیان دوای نوێژی بەیانی خەوتیەوە یان دواتر هەستای دەستنوێژ بگرە و لانی کەم دوڕکان نوێژی چێشتەنگاو بکە ئیشاڵڵا لە سیحر و جادو و هەموو شتێکی خراپ بە دوور دەی بە ئیزنی خوا ئیشاڵڵا ڕزق و ڕۆزیت فراوان دەبێ زۆر کارێکی ئاسانە بە پاک و خاوێنی بەرەو کارەکەشت بڕێ دەکەوی فتولى فرعون فجمع كيده ثم أتى بەڵێ فرعون ڕۆیشت و هەرچی دار و دەستە و فێڵ و تەڵەکە و پیلانەکانی بۆ هەمووی کۆ کردەوە لە ڕۆژی دیاری کراوە بە سەدان ساحر و مامۆستا و معلمی سحر ئامادە بوو زۆر بە لە خۆڕادیەوە هاتنە بەردەمی فرعون وتیان ئین لەنا لەئەجرا ئین كنا نحن الغالبین ئێمە پاداشتی چاکمان بۆ دادەندرێ جا دوو شت ئینسان دەخەڵەتێنێ پارە و پۆست دەسەڵاتدارانیش بەردەوام میلەت بەم دوو شتانە لەناو دەبن یەکەم پارە دووەم پلە و پایە وتیان ئێمە پارەی باشمان نەدرێتێ ئەگەر موسامان بە چۆکە هێنا و بەزانمان لە مەیدانە وتی نەعەم وئینەکم لەمینە المقەڕەبین نەک هەر پارەتان ئەدەمێ پارەی باش بەڵکو بڕیار دەدەم ئێوە لە خۆم نزیک دەکەمەوە کولی یەکێکتان دەهێنمە کۆشکی پاشایەتیەوە و لە ڕاوێژکارانی خۆم حسابتان بۆ دەکەم لە نزیکانی خۆم پۆست و پلە و پایەتان پێدەبەخشم لە پارە و لە پلە دڵنیا بن گرنگ ئەوەی ئێوە موسا بە چۆکا بێنن ئیتر خەمتان نەبێت مسلمانی بەڕێز بیهێنە بەرچاوت موسا و هاڕوونی برای ئەم دوو کەسە هەندێک خەڵکیش ئیمانی هێناوە بە دزیەوە ناوێرێ خۆی ئاشکراکە بە سەدان ساحریش لەولاوە وەستاون ئەم دوو نەفەرە بەتەنها بە هەزاران خەڵکی چەپڵە لێدەریش فیرعون کۆی کردوێتەوە بە هەزاران خەڵک بوون مەیدان چاو چەندی بینێ ئەوەندە خەڵک دانیشتووە ئەم دوو کەسە هاتن بە پشتیوانی ئەو خوا بۆ مەیدانی ئەو هەموو ساحرە کاتێک کە حەزەتی موسا چای بەو ساحرانە کەوت زۆر بە فیز و دەعیەوە خۆیان دەنوان دوو دەهاتن ئامۆژگاری کردن فەرمووی قال له موسى ويلكم لا تفتروا على الله كذبا هاوار بۆ ئێوە کوڕە درۆ بەدەم خواوە مەکەن ئەو خەڵکە هەژارە مەخەڵەتێنن کارێک مەکەن کە خەڵکی بسەلمێنن کە ئەم معجیزەی کە من هێناومە لەلایەن خواوە سیحرە ئەو خەڵکە چاوەڕێی قسەی ئێوە دەکات ئێوە درۆ بەدەم خواوە مەکەن معجیزەی پێغەمبەران بە سیحر مەزانن معجیزە و سیحر دووشتی زۆر لێک جیاوازن زۆر بە جوانی ئامۆژگاری کردن فيسحتكم بعذاب وقد خاب من افترى چونکە عذابی خواتان توش دەبێ چونکە لە دواییدا دەم لە پوش دەرەچن ئەو کەسانی بەدەم خواوە درۆ بکەن و سەر لە میلەت بشێوێنن بەم شێوەیە ئامۆژگاری کردن قورئان دەفەرمێ کە ئەم قسانەی کرد ساحیرەکان لە بینی خۆیاندا شڵەژان دەستیان کرد بە چرپە قورئان ئاەتەکان هەمووی ناخوێنمەوە لەبەر کات ئەفەرمێت کەوتنە چرپە لە بینی خۆیانە وتیان ئەم قسەی پێغەمبەرانە ئەمە لە قسەی ساحیر ناچێت چرپیان دەکرد بە گوێیەکە تۆ بڵێ ئەمیش ساحیر بێ ئەی تۆ بڵێ ڕاز نەکا کە پێغەمبەر بێ بەم ئامۆژگارێ بە یەک دیار حەزەتی موسا تەفرەقەی تێخستن بەڵام ئەوانەی کە مامۆستای زۆر گەورە بوون تەماحی پارەکە گرتبوونی وتیان نەبابە ئەوەش ساحیرە جا ئەم هەموو سیحرەی ئێمە خوێندومانە نەتوانێ ئەوەی ئەو بەتاڵکاتەوە بە کەڵکی چی دێ ئەوە موسا دەیەوێ ئێمە لەناو بەرێ خۆی لە فیرعون دوای نزیک کاتەوە ئەوە پیلانە بۆ ئێمەدا ڕێژراوە بەم شێوەی وتیان سەفەکانتان ڕێخەن بە دوای یەکە ئیستیعدادی عەسکەری بڕۆنە مەیدان هەرچی عیلمتان پێیە لە سیحرا بەکاری بێنن بەڵێ ڕۆیشتنە مەیدان و قورئان دەفەرمێ وتیان یا موسى ئیما ئەن تولقیە وئیما ئەن نەکونە ئەوەلە من ئەلقا ئەی موسا ئێمە دەست بەکاربین و کاری خۆمان بکەین و مال و ئەژدیها دروستکەین یان تۆ دەست بەکار دەبی و گۆچانەکەی دەستت فڕێدەی تۆ معجیزەکەت ئەو گۆچانەی دەستە ئێمەش بە سەدان گوریسیان هێنابوو دارگۆچان و عەسا هەر بە هەزاران ئێمە دەست بەکار بین یان تۆ دەست بەکار دەبی ترسێکیان لێ نیشت بوو ئەوە سەرەتایەک بوو کە بەزینیان بوو حەزەتی موسا وتی ڕێستان لە من گرت مخەیەرتان کردم بەڵام فەرموو ئێوە دەست پێشکەر بن ئێوە کاری خۆتان بکەن بزانین چی ئەکەن سبحان الله قورئان دەفەرمێ فإذا حبالهم وعصيهم وريسكان وغوشانكانيان يخيل إليه من سحرهم أنها تسعى حضرت موسى أو هم خلق جوان دزاني أو اندب السحر كاري قريان لسر خلق دانابو
وان ئەزانی ئەو گۆچانە و ئەو گوریسانە بوونە مار و ئەژدی هاودێن و دەچن یەک دۆڵک پڕ بوو هەموو خەڵک دەترسا لێیان دەیان فیشکاند و مار دەهات و دەچوو سحروا أعين الناس قرآن دەفەرمێ لە سوڕەتی ئەعراف ئاەتی 116 مارەکان نەدەجوڵانەوە گوریسەکانیش هیچیان نەدەکرد بەس کاریگەریان بەم سیحرە لەسەر چاوی خەڵکدا نابوو تەنانەت چاوی حەزەتی موسا وای دەبینی کە ئەوانە مارن و دەجوڵێنەوە يخيل إليهم ئەوەندەیان سیحرەکە بەقووەت بوو خەڵک وای ئەزانی ئەم گوریسە مارە و ئەسوڕێتەوە وایان ئەزانی ئەم گۆچانە ئەژدیهایەوە فیشکێنێ و زار فڕێدا واسترهبوهم وجاءوا بسحر عظيم قرآن دەفەرمێ بەڕاستی سحرێکی گەورەیان نوان لەبەرەوە کە زۆر جار شتت بینی لە تەلەڤیزیۆنا ساحرەکان نیشانە درێ ئەوە بەس چاوی خەڵکە خەڵەتێ ئەینا ئەو شتە هیچ وجودێکی نییە قورئان وا دەفەرمێ پەردەیەکە بەسەر عەقڵی ئینسانەکەی دادا ئەم چاوە چۆنی ئەو بێوێت تۆ ئەوە دەبینی سبحان الله چاوی تۆ ئەوە نابینێ کە تۆ دەیبینی ئەوە دەبینێ کە ئەو دەیەوێ بیبینی ئەو بێ کۆتر بینی کۆتر دەبینی بێ مار ببینی مار دەبینی بێ پەڕۆیەک بینی پەڕۆیەک لە شوێنێک دێتە دەرەوە چاوی تۆ بە چاوی ئەوە بەندە بێ عەقڵت دادەپۆشرێ سحرێکی گەلێک گەورەیان کرد فأوجس في نفسه خيفة موسى سبحان الله كموسى أوي بيني هم هزارها مارو أجريها وكو إنسانك لناخي خويا ترسيك قرتي وتي خويا پنادە گرم بە تۆ ئێستا ئەو خەڵکە وازانن ئەم گۆچان و عەسای دەستی منەش هەر وەکو ئەوەیەوان سحرە خوای ئەو خەڵکە گومڕانە بێ حەزەتی موساش ترسێکی بۆ هات وەکو بەشەرێک ترسێک خەوفێک جەستەی داگر لەوەی کە ئەم خەڵکە بخەڵەتێ تۆ بڵێ خوایە ئەم خەڵکە ئەم حەق و موعجیزەیە لەگەڵ ئەم سحر و بەتاڵی بۆ لێک جار بێتەوە جا زۆر گرنگە میلەت و شیار بێ لە بینی حەق و باتڵا لێی تێک نەچێ حەزەتی موسا لەو وەختەیە لە ناخی خۆیان تەزی ترسا یەکسەر خوای گەورە وەحی بۆ نار قلنا پێمان وت لا تخف إنك أنت الأعلى موسى مەترسە و مەشڵەژێ تۆ لەسەرەوی ئەوانە هەرچەند شتەکانن واقعی و نیشان دەدرێ بەڵام تۆ لەسەر و ئەوانەوەی تۆ پەیامی خوات پێیە تۆ موعجیزەی پێغەمبەرانت پێیە مەترسە وألقي ما في يمينك ئەو دارگۆچانە بچووکەی کە بەدەستی ڕاستەوەی فڕێدا تلقف ما صنعوا سبحان الله هەر کە دارەکەی فڕێدا بوو بە ئەژدیهایەکی گەورە ئەو هەموو هەزارانەی خواردن هیچ لەو مەیدانەیە نەمایەوە گۆچانەکە هاتەوە دەستی حەزەتی موساوە بۆ بەدارە ڕەخەکەی جاران إنما صنعوا كيد ساحر خوا فەرمووی ئەوە تەنها کرداری کۆمەڵە ساحر و جادوبازە ولا يفلح الساحر حيث أتى ساحر قد سرفراز نابێ ئەوەش کە پەنا بۆ سحر و جادوبەرێ دڵنیا بن مسلمانان قد سرفرازی بەخۆیەوە نابینێ قد نچی بۆ لای فالگر و نوشتە نووس و دوعا نووس و فڵان و ساحر و جادو ولا يفلح الساحر حيث أتى ساحر قد خۆی سەرفراز نییە ئەی قڕ بەسەرەوەی کە پشت بە ساحر و سحر و جادو لە خەڵک ببەستێ فألقي السحرة سجدا سبحان الله أم ميدانة تماشاكا هیچ کەس هەناسەی لەبەر نەدەهات بێدەنگ خەڵک واقی وڕما بوو نەیەزانی ئەمەی دەیبینێ خەوەیان ڕاستە ئەم هەموو هەزارها ئەژدیهایە بە یەک داری ڕق هەمووی کۆتایی پێهات و دهاتەوە دەستی حەزەتی موساوە ئەم ساحرانەی کە چەندین ساڵ بوو ئەوە پیشیان بوو قەت شتی وایان نەبینی بوو یەکسەر بە چۆکە هاتن بەرەو قیبلا سوزدان بۆ خوا برد قالوا آمنا برب هارون وموسى پڕ بەو دۆڵە هاواریان کرد هەر هەمومان ئیمانمان هێنا بەخوای هارون و موسا پێغەمبەر واللهی ئەمە سحر نییە بەخوا ئەمە موعجزەی پێغەمبەرانە ئەینا دارێکی ڕقی دەستی موسا نەیەتوانی ئەوە ئێمە بەتاڵ کاتەوە نەیەتوانی ئەم هەموو شتانە لە بەین بەرێ قال آمنتم له قبل أن آذن لكم فرعون شڵەژا کە ئەمەی بینی دار و دەستەکەی چاویان ئەبڵەق بوو کەوتە هەڕەشە لێیان وتی ئیمانتان بە موسا و براکەی هێنا پێشەوەی ئیزن لە ون وەرگرن ئەوایە زانی خەڵک بۆ بیر و باوەڕ و عەقیدەی ناودڵیش ئەبێ پرس بەو بکە نابێ هەناسەشت بەبێ پرسی ئەو بێ نابێ بیرکردنەوەشت بەبێ پرسی دەسەڵاتداران بێ پێش ئەوەی بڕیاری منی لەسەر بێ ئیمانتان هێنا ئەوە موسا مامۆستاتانە و من ئەزانم ئەمە پیلان بوو لە من کراوە ئەوە پیلانە پێشتر لەگەڵ موسا ڕێککەوتون بۆ ئەوەی کەوا منی پێ بە چۆکا بدەن فلأقطعن أيديكم سوێن دەخۆم بە گەورەی و دەسەڵاتی خۆم فرعون وتی وأرجلكم دەستی ڕاستان دەبڕم لەگەڵ قاچی چەپتاندا دەستێکتان لە ئانیشکەوە لێ دەکەمەوە ڕاستە قاچی چەپیشتان لە کوڵۆتەوە دەردێنم ولأصلبنكم في جذوع النخل دوایی بەسەردا خورماوە پەتان دەکەمە مل و هەڵتان دەواسم ئەتان کەم بە عیبرەت بۆ هەموو کەسێک
وَلَتَعْلَمُنَّ أَيُّنَا أَشَدُّ عَذَابًا وَأَبْقَى بەچاوی خۆتان نیشانتان دەدەم سزای من بەهێزترە و ئازارەکەی هەمیشەیی ترە یان سزایەک کە موسا بۆ خواکەی باسی دەکا ئەبێ نیشانی بدەم سزای من بەهێزترە لە هی خوای موسا بەڵێ بەم شێوەیە هەڕەشەی کە دەستی ڕاست و قاچی چەپتان پێچەوانە دەبڕم ئەمجا بەداریشا لە سێدارەتان دەم و ملتان بە پەتا دەکەم بە دارخورماوە هەڵتان دەواسم ئیبن عەباس دەفەرمێ یەکەم کەسێک پێشتر لە سێدارەدان هەر هەبوو بەڵام فیرعەون ئەم داهێنانەشی کرد زاڵم دایمە لە داهێنانی خراپدایە داهێنانی لەوەدا کە دەست و قاچی بڕین سبحان الله هێنان لەبەر مەیدان بەڵام ئەم شێرە پیاوانە کە حەقیان ناسی نیو سەعات لەوەوبەر ئەمانە بە عیزەتی فیرعەون سوێندیان دەخوارد ئێستا حەقیقەتیان بۆ ئاشکرا بوو چاویان کرایەوە بابە ئەم سیحرە هەمووی بەتاڵە وتیان لن نؤثرك على ما جاءنا من البينات والذي فطرنا سوێن دەخۆین بە خوای پەروەردگاری ئێمە کە ئێمەی دروست کردووە فەزلی تۆ ئەی فیرعەون خەڵاتەکانت بەراتەکانت پۆست و پلەپایەکەت خزمەت و نانەکەت هیچی ناگۆڕینەوە لەگەڵ ئەو پەیامی خوایە کە بە چاوی حەق بینیمان ئەوە هەڵدەبژێرین کە لەلای خوا هاتووە ئێمە خوا و پێغەمبەرەکەی هەڵدەبژێرین فەقضی ما ئەنتە قاڵ دەی تۆش چیل لەدەست دێ بێ منەت بە چیل لەدەست دێ چیمان لێ دەکەی هەر چیل لەدەست دێ درێخی مەکە إنما تقضي هذه الحياة الدنيا أوي تودا صلاتت حياة تنها تروح درسوني إيمايا أم چند روجي دنيايا غيري أو چدا صلاتك بس دواي مردن وخيامت من داهيا بس أوان دا صلاة تادا من كجيو جاني دنيا من كوتاي بيديني إنا آمنا بربنا ليغفر لنا خطايانا إما إيمان من بپروردگاری خمان هنا خوا لگناها كان من خوش با رویان کرد خوا وما أكرهتنا عليه من السحر ومد من وايا خوا لو هم سحر جادوي كلو خلق من كد بقصيتو بفعلي تو خلطين أو ملة من شاو بس كر خوا لو رابردو بيسش من ببوره دانيان بخرافي رابردو خوا عنده هنا والله خير وأبقى اگر تو دڵی بزانن دە سەڵات و هێز و تند و تیژی من سزای من لە هی خوای موسا بەهێزترەیانە ئێمە پێت دەڵێن والله خەیر و ئەبقا خوا چاکترە بەقای خوا زیاترە هەر ئەوەندە ڕوحمان دەرچوو ئەمجا ژیانی هەمیشەیمان دەست پێ دەکا بە قاچی خۆیان چوونە بەر مەیدان شمشێریان بۆ تیژ کردبوون وەکو موس ئینسانی دەبڕێ وتیان خوایە ڕەببەنا پەروەردگاری ئێمە أفرغ علينا صبرا خويا أرام من في بخشة چونکە یەک دەیان هێنان تۆ لەبەر چاوت زەلامێک ڕانی لێ بکەنەوە لە کڵۆتیەوە ئەم دەستەی لێ بکەنەوە لە ئانیشکیەوە بەبێ بەنج و عەمەلیات چۆنەوە ئینسانە هەڵدەپەڕی دوای ئەو ڕوحەشتیان مابوو پەتێکیان دەکرد دەگەردنی و بەو دارەوە هەڵیان دەواسی یەکی جوایان لێ دەکردن بۆی ئەمیان بەهۆی ئەوە بترسێ دوعایان کرد خوایە سەبرمان بەیتێ وەتەوەفەنا موسلیمین خوایە بە موسڵمانی بمان برێنە خوایە عەزم و ئیرادەمان پێ ببەخشە یەک ئاوا هەڵیان واسین یەک ساحل پەشیمان نەبووە لە ئیمانەکەی بەڵێ خۆشەویستان ئەوە مێژوویە کە قورئان تۆماری دەکا چۆن ئەو کەسانەی کە دانیان بە حەق و ڕاستی داهێنا لەلایەن ئەو ستەمکارە غەدارەوە ئاوا لە سێدارە دران لە هەزاران ساڵ لەمەوبەرەوە دێینە ساڵی 1947 زاینی لە فێرعەونی میسرەوە بۆ فێرعەونی ئێران بۆ حەمەڕەزاشای ئێران لە وڵاتی میسرەوە بۆ کوردستانی ڕۆژهەڵات لە قاهیرەوە بۆ شاری سابڵاغ بۆ مەهاباد لە موسا پێغەمبەری خوا و شۆڕژگێر و پەیامی ئیسلاح خوازیەوە بۆ یەکێک لە شوێنکەوتوو میراتگری پێغەمبەران چونکە عولەما میراتگری پێغەمبەرانن بۆ قازی محەممەدی کوردی باسەکەمان لەم ڕۆژەدا لە خزمەت قورئانەوە لەم باسەوە دێینە لای پێشەوایەکی کورد مەلایەکی کورد سەرکردەیەکی بێوێنەی هەڵکەوتووی میلەتەکەی خۆمان موسڵمانانی خۆمان کە قازی محەممەدە قازی محەممەد لە ساڵی 1900 لە شاری سابڵاغ لە شاری مەهاباد لەدایک بووە لەنەوەی قازی عەلی گەورەیە باوکی پیاوێکی یەکجار زۆر زانا بووە لە هەموو علومەکان بێجگە لە علومە شەرعیەکان زانستی سەردەم باوکی قازی محەممەد شارەزایی هەبووە لە 7 ساڵیدا قازی لە بەدەستی باوکیە دەست دەکا بە خوێندن بەڵام پاشیان باوکی بۆ ئەوەی کەوا عیلمی زانایانی تریش وەرگرێ وەگەرما و سەرمای ژیان لێ بدا ئینسانی چونکە بنەماڵەکان زۆر دەوڵەمەند بوون بانانی ڕاتپەی فەقییانیش لە حوجرەیە بخوا بانانی ڕەخیش بچنێتەوە با ئینسانێکی مەردی لێ دەرچێ ناردی بۆ دەیەکانی کوردستان و هەر ڕۆژەی لای مەلایەک دەرسی دەخوێند و زانستە شەریعەکانی ئەو سەردەمەی هەموو وەرگرت
لە ساڵی 1914دا سەرەتای جەنگی جیهانی یەکەم ماڵەکەیان تێکچوو چوونە سەقز، دواتر مەهاباد تێکچوو جارشکە چوونە بۆکان و 3 ساڵمانەوە هاتنەوە. قازی محەممەد زانستەکانی هەمووی خوێن. لە ساڵی 1930دا ژنی هێنا مینا خانم، خێزانەکەی قازی ناوی مینا خانم بۆ ئافرەتێکی زۆر خوێندەوار و چاپوک و چست و چالاک بووە. لەو ساڵەدا ساڵی 1931 قازی عەلی باوکی قازی محەممەد وەفاتی کرد. هەرچی مەلای سنووری موکریان و شاری مەهاباد و هەمووی کۆبوونەوە. ئەو عەبایەی کە قازی لەبەری دەکرد، جا بۆیە پیان دەڵێن قازی، بنەماڵەکەیان بە دێر زەمانەوە باب و باپیریان هەمووی قازی شەرعی شاری مەهاباد بووە. عەباکەی باوکیان هێنایی قازی عەلی لە مزگەوتە لە ڕۆژی جومعەیە لەبەر قازی محەممەدیان کرد و لە شوێنی باوکیدان نەبە و تاربێژی شاری مەهاباد و قازی و مەحکەمەی شەرعی خەڵک ئەو بەڕێوەی دەبێت. قازی محەممەد لەگەڵ قازیەتیەکەیدا سەرپەرشتی هەموو قوتابخانەکانی سنووری موکریان و شاری مەهابادیشی دەکرد. پیاوێکی زۆر زیرەک بوو، پیاوێک بوو بەردەوام کتێبی بەدەستەوە بوو، شەیدای خوێندنەوە بوو، ئەوەندە وەرزشەوان بوو، جگە لە وەرزشی ڕاکردن و تۆپێن و ئەمانە یاری ئاسنیشی دەکرد، بە 100 کیلۆ ئاسنی بەرز دەکردەوە. پیاوێکی زۆر وەرزشەوان بوو، زۆر مەلەوانێکی بێوێنە بوو. کام بە حرگەورە بوو یا قازی محەممەد دەیتوانی بە مەلەلی پەڕێتەوە. بەڕێزان ئەم مەلا گەورەی کورد بێجگە لە زمانی دایک، زمانی کوردی، زمانی عەرەبی، زمانی تورکی، فارسی، ئینگلیزی، فەڕەنسی، ڕووسیشی زانیوە. هەموو ئەو زمانانی وەکو زمانی کوردی دایکی خۆی بە خوێندن و نووسینەوە و قسە پێکردنەوە زانیوە. ئینسانێکی زۆر بلیمەت بوو، پیاوێکی حتا بڵێ پاک بوو، حتا بڵێ ڕەوژ بەرز بوو. خۆی ئەڵێ ڕۆژێک بیرم نایە بەو چاوانە خیانەتم لە ناموسی کەسێک کرد بێ، یان دەستم بەر ئافرەتێکی نامەحرەم کەوت بێ، یان لە ژیانمدا دیرهەمێکی خەڵک هات بێتە ماڵمەوە، جیا لەوەی کە لە جیفانی من لە ڕای خۆڕە بۆ خەڵکی ڕۆیشتووە. بەڵێ ئەم پیاوە سەرەتا هەستی بە مەزڵومیەتی میللەتەکەی دەکرد، هەمیشە ئاواتی ئەوە بوو کورد سەرکەوێ. کاتێک کە بیستی کۆمەڵەی ژێکاف ژیانەوەی کورد ئامەزرا کە بەڕاستی لێرەدا پێویستە باسی ئەوە بکەم، خەڵکێک وا ئەزانێت کوردایەتی ئەمڕۆ دروست بوو. برا بەڕێزەکانم، کوردایەتی لە زمانی ژێکاف و پێش ئەویشەوە هەر هەبوو، بەڵام ئەم کۆمەڵەی ژیانەوەی کورد کە دواتر پێیان دەوت ژێکاف کورد کرابەوە، دواتر قازی محەممەد بوو بە ئەندامی لە دوای پلەی 20مین ئەندامەوە وەرگیرا. نازناوی قازی لەو ژێکافەدا بینایی بوو، لەبەرەوەی ئەو کەسە کە ناوی حوسێن بوو ڕابەری ژێکاف بوو، پیاوێکی نەناسراو بوو، بڕیارەندا بە تێگڕای دەنگ لە کۆبوونەوەی یەکەمی ژێکافە قازی محەممەد بکرێتە سەرۆکی ژێکاف، چونکە بەهۆی ئەوەوە سەدان خەڵکی تریش دەبوونە ئەندامی ئەو پارتە، ئەو کڕێکخراوە نیهێنیەی کە بە نیهێنی لە ناو ئێراندا لە ژێر دەسەڵاتی شای گۆڕ بە گۆڕی ئێراندا خەباتی بۆ ئازادی کورد دەکرد. مامۆستا هەژاری موکریانی دەڵێ من 20مین ئەندام بووم کاتێکەوە عەبدوڕەحمانی زەبیحی لە شاری سابڵاغ کە بۆ شتکڕین چوو بووم، دەستی گرتم وتی تۆش کەسێکی شتت پێیە، وەرە بتبەم بۆ شوێنێک. بەڵام بردمێ مزگەوتی قازیەوە لە شاری مەهاباد، دەستی پێخستمە سەر قورئان، بە حەقی ئەو قورئانە ئەم نیهێنێ لای کەس نادرکێنم. 2 جار بە قورئان سوێندی دام، وتی شەویش وەرە بۆ فڵان شوێن. کە چون کابراەک دەستی لەبەر پشتێنەکەی بوو، دیار بوو دەستی لەسەر دەماچەیەکە حەرەسی ژوورێک بوو، برمێ ژوورێکی تاریکەوە لەوێ چرایەک هەڵکرا، بینیم مێزێک دانراوە بەرماڵێک بە مێزەکەوەیە، قورئانێکی گەورە کراوەتەوە لەسەر مێزەکە دانراوە، خەنجەرێک بەڕووتی لە تەنیشتێوێتی و ئاڵای کوردستانیش لە تەنیشتی لایەکەی ترێوێتی. وتیان ئەگەر دەتەوێت بی بە ئەندام دەست بخە سەر ئەم قورئانە، هەموو جار دەست بەرزکەوە دەستی بخەوە سەر بڵێ بە حەقی ئەم قورئانە و خاوەنی ئەم قورئانە خیانەت لە میللەتی کورد ناکەم، خیانەت لە ڕەفیقەکانم ناکەم، نهێنی ئەم کۆمەڵە ناپارێزم، جاسووسی بەسەر کەسەوە ناکەم، داوێن پیسی و دزی ناکەم، خیانەت ناکەم. 7 بەند بوو لەسەر هەر هەمووی سوێندم خوارد. مامۆستا هەژار دەڵێ بەڕاستی نمونەی ئەسحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەتوانی بڵێ بەرجەستە دەبوو لە ئەندامانی ژێکافدا، لە پاچیدا، لە دڵسۆزیدا. باسی ئەوە دەکا کاتێ لە تەرەغە دەیەکەی خۆمانەوە کۆمەڵە مناڵ دوای وەفاتی باوکم بە هەتیوی بەستە منەوە بووم وەکو برا گەورە، ڕۆژێکیان کە بینیم خوشکەکەم ئەوەندە جلەکانی پینەکرد بوو، لە ناو پینەکانیشەوە گۆشتەکەی بەدەرەوە بوو. ئەو زەینەبی خوشکم کە دکتۆر سادقی شەرەفکەندی کە لە ئێران لە دەرەوە تیرۆریان کرد، ئەوە مناڵی ساو بە خێوی دەکرد. ماڵەکەمانم هەمووی پشکنی، هەموو سەروەتەکەمان 20 مەنی ئێران بوو، هەرچی هەمان بوو. ئەو مناڵە هەتیوانەش بەشیان پێوەی بوو. وتم ئەو خوشکە داماوم با کراسێکی بۆ بکڕم و جلەکانی هیچ کە پینە نەکا، بە کەڵکی پینەش نەماوە. ئەو ساڵە هیچ نمەکێکمان نەخوارد، تەنها نانی وشک نەبێ.
والله هاتم 20 منم پێ بوو تووشی یەکێک لە ئەندامانی ژێکاو بووم وتی ئەزانی ڕێکخراوەکەمان بە تەمای یەک گۆڤارێک دەرکا هیچ پارەت پێ نییە هیچمان نییە ئەگە هیچت پێ بیبەخشە دەستم بە گیرفان ماکرد 20 مانەکەم ڕێک بەخشی تمانێکم بۆ شەوێک لێ نەیگێڕایەوە ئەوەندە بەدڵسۆزی کارمان دەکرد ئەوم بە لە پێشتر زانی لە ماڵی خۆمان هاتمەوە خوشکەکەم وتی هیچ بەدەستەوە نییە وتم قومارم کرد و لە قومارە دۆڕاندم پارەکە لێیان برمەوە وتی تۆ پیاوێکی قومارچینی ئیتر بەڵام باوەڕ ناکەم پارەکەت شوێنی خۆی نەگرت پێ لێ کۆڵینەوەی لەگەڵ نەکردم پارەکە لە چیا بەسەر بردووە والله ئەوەندە داوێن پاک بووین برادەرێکم هەبوو ناوی عەبدولقادری دەباغی بوو دەچوومە ماڵیان 4-5 خوشکی هەبوو یاری و گەمەم لەگەڵا دەکردن ڕۆژێک برادەرێکم پێی وتم وتی خۆزگەم بە خۆت دەچێ ماڵی دەباغیەوە چەند کچی جوانیان هەیە والله تا ئەو کاتە نەمزانی بوو خوشکەکانی جوانن یان ناشرینن چونکە هیچ هەستێکم بەرامبەریان نەبوو وەکو خوشکی خۆم دوای ئەو ڕۆژە کە ئەو وشەیەم بیست برادەرەکەم داوەتی یەکردم نەدەچوومە ماڵیان وتم نەوەک شەیتان زەلەم پێ بکات بە جوانی ئەوە بەبیرم بێتەوە چاوێکی خیانەت بۆ برادەرەکانم درێژ بکەم سەیری ئەو کوردایەتیە بەو پاچیە لەگەڵ یەکتردا نەچوومەوە ماڵیان نەوەک شەیتان لەو کاتە بەبیرما بێنێ و چاوێکی خیانەت بۆ خوشکەکانی هاوڕەکەم دروست بکەم ئەوانەی کە مرید و سۆفی بوون بووبوونە دەروێش و سۆفی بوون تەریقەتیان بە حساب وەرگرت بوو تۆبەیان کرد بوو لای شێخی زەمبیل بووم پیاوێکە دەستی ماچ کرد وتی فڵان سۆفی بیستومە بوویە ئەندامی ژێکاف مبارەک بێ وتی خوا لێمان قبوڵ کە قوربان من مریدی باپیرت بووم دەستی باوکیشم ماچ کرد ئێستا مرید و منسوبی تۆشم بەو خوای وازم لە خراپە نەهێنا لەو ڕۆژەوە بوومە ئەندامی ژێکاف پاروێکی حرام نەخواردووە ئەوەندە کاریگەری چونکە سوێند بە قورئان خواردووە کاریگەری ئەوان ئەوەندە لەسرم بەهێز بووە یەک دیرهەمی خیانەت نەدەخورا ئەم کۆمەڵەیە قازی محەممەد بوو بە پێشەوایان کوردایەتی ئاوا بناغەکەی ماوە ئەم ئیسلامەتی هەموو جار دەڵێم کە بەرەکەتێکی تایبەتی ماوە لە نێوماندا هیب پاچی ئەسحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو کوردایەتیش کە ئێستاش تۆزێکی ماوە لەناو ئەم هەموو دز و جەردە و خاینەتکارەدا هی بەرەکەتی ئەو بناغەی کوردایەتیە کە ئاوا بە پاچی دانرا بۆ ئەم کوردستانە هێشتا تەسیراتی ئەو پاچێتێ لەسەرمان ماوە بەڵێ قازی بوو بە پێشەوە ساڵی 1945 کۆمەڵی ژێکاف گۆڕا بە حیزبی دموکراتی کوردستان ساڵی 46 لە مەیدانی چوارچرای مەهاباتە ئاڵای کوردستان هەڵکرا قازی محەممەد کرا بە پێشەوای کۆماری کوردستان بەڵە خۆشەویستان قازی یەکەم سەرۆک کۆماری کوردستانە کە ئاڵای کوردستانی لە مەیدانی چوارچرای شاری مەهاباتە بەدەست کردەوە حکومەتێک پێک هات کە ئەو حکومەتە 12 وەزیری هەبوو لە دیارترین وەزیرەکانیان سەیفی قازی و سەدری قازی بوو قازی محەممەد کە کۆماری ڕاگەیاند کۆمەڵێک موەسسەسەی گەورەی دانا یەکێتی ژنان دروست کرا بۆ دیفاع لە مافی ئافرەتانی کورد سەرۆکی ئەو ڕێکخراوە میناخانی میژنی قازی محەممەد بوو ڕێکخراوی و قوتابیان و خوێندکاران و لاوان دامەزرا قازی محەممەد بڕیاریدا دەبێت بە کوردی لە قوتابخانەکاندا بخوێندرێ بڕیاریدا دەبێت منداڵی کورد بە کوردی بخوێنێ و زمانی دایکی لەبیر نەچێتەوە و ئاشنا بێ بە میلەتی خۆی و بە کولتوری خۆی یەکەم کەس کە بڕیاریدا خوێندن بە کوردی بێ لە کوردستانە قازی محەممەد پێشەوا قازی بوو بەڵێ زۆر فعالیت و چالاشینوان تەنانەت دەڵێن زەمانی محەممەدی مەهدی بوو کەس دزی نەدەکرد خەڵک خەرمانی بەجێدێشت دوکان قفڵی لێ نەیەدرا ئینسانانێکی ئەمین بەڵام داخی گرانم هەموو تەمەنی ئەم کۆمارەی ئێمە ئەم کۆماری کوردستانە تەنها 11 مانگی خایان تەمەنی نەگەیشتە ساڵێک و گوڵەکانی هەڵوەری سەرەتای هەڵوەرینیشی بریتی بوو لە شەوی 30 لەسەر سیوێکی 1947 قازی محەممەد و سەدری قازی و حەمە حوسێن سەیفی قازی ئامۆزایی لە سێدارە دران لە مەیدانی چوارچرا هەر لەو شوێنەدا کە ئاڵای کوردستانی لێ هەڵکرا هەر لە هەمان جێگادا ملی قازی محەممەدیان بەپەتا کرد بۆی بیست سەرمێنن بە کورد نابێ ئاڵای خۆی و میلەتی خۆی و حکوومەتی خۆی هەبێ گرفتی هەرە گەورە کە داخەو مێژوون و سیوێتەوە و بەداخەوە چەند جاری کەش دووبارە بۆەوە خیانەتی میلەتی کورد بوو لە ناو یەکتردا لە نامەکانی شادا دواتر گیرا کە عومەرخانی شکاک ڕەیس عەشیرەتێکی گەورە بوو فەرماندەی هێزی هەموو سەقزی لەشکری کۆمار بوو بە سەدام پێشمەرگەی لەدەسەڵاتا بوو یەکێک بوو لە جاسووسەکانی شای ئێران لە ناو کۆماردا 17 دانە نامەی بەدەستی خۆی بۆ ڕەزا شای ئێران نووسی بوو بۆ تاران کە قازی چی کردووە
یەکێشکە لە سەرکردەکانی کۆمار ناوی عەلیات سەرداری دیبۆکری بوو کەوا کوڕی کاتچی کرد بوو قازی دووجار چوو بۆ رووسیا پەیمانی لە ڕووسەکان وەرگرتبوو بۆ ئازادی کوردستان هەمووی بە ڕاپۆرتدا بوو بە ئەرتەشی ئێرانی زۆر خیانەتیان لە قازی کردبوو تەنانەت زۆرێک لە سەرۆک کوردەکان کوڕی خۆیان برازای خۆیان نادبوو بۆ تاران بۆ بارمتە کە ئەگەر لەشکر هاتەوە ئێمە سەلامەت بین و قازیتان تەسلیم دەکەین و دەوری دەگرین بەڵێ قازی محەممەد وەختێک بە خۆی زانی کەوا ستالین و یەکێتی زۆفێتی ئەو کاتە خیانەتیان لێ کرد پشتیان بەردا ئەمریکا و ئینگلیزیش پشتی ڕەزاشای ئێرانیان گرت ئەو کاتە قازی بە کۆمەڵێک خەڵکی کەمەوە مایەوە زۆر تەکلیفی لێکرا کە مەهاباد بەجێ بێڵێ و بەرەو رووسیا بەرەو وڵاتێک بەڕێکەوێ چەند سیارە لە بەردەستی ئامادە بوو پارەیەکی زۆری هەبوو زۆر بە ئاسانی دەیتوانی لە وڵات دەرچێ و ژیانی ڕزگارکە بەڵام نەخێر مایەوە و تەسلیم بوون و لەگەڵ سەیف و سەدری قازیدا بەدیل گیران لیژنەی دادگان بۆ لە شاری مەهاباد بۆ پێکێنرا سەرهەنگ غولام حوسێنی عەزیمی سەرۆکی دادگا بوو تۆمەتی خستە پاڵ وتی قازی محەممەد تۆ بازرگانی نەوت لەگەڵ رووسا ئیمزا کردووە دەستکاری نەخشەی ئێرانت کردووە نەخشەت بۆ خۆت داناوە بۆ کورد ئاڵای کوردت بەدەستی خۆت بەرز کردووەتەوە لێدانی سکەتدا پارەی کوردی لێداوە سکەت بە ناوی خۆتەوە دەرکردووە هێنانی بێگانە لە وڵاتی عێراقەوە بارزانی و بەرزانیەکان پەناداون لە وڵاتەیە جێت کردوونەوە چووی بۆ رووسیا دووجار پەیمانت لەگەڵا بەستون و داوای هاوکاری لێکردوون کارمەندی میرید کوشتووە و ماڵەکانت سووتاندون قازی محەممەد وتی ئەوانە هیچی ڕاست نین من بیرە نەوتم لەکوێ بوو هەتا پەیمانی نەوت لەگەڵ رووسیا بەستم کام بیرە لە وڵاتی منە هەیە کام شەریکاتی نەوتی لێیە کام پارەیە بە ناوی قازی محەممەد و کۆماری کوردستانەوە دەرکراوە من تەنها خزمەتی میلەتی خۆمم کردووە ئاڵام بەرز کردوێتەوە پەشیمان نیم سەرۆک کۆماری کوردستانم ڕاگەیاندووە و نەخشەی کوردستانم داناوە هیچ لێی پەشیمان نیم و خوا مافی پێداوم بەرزانیەکان و خەڵکی کوردستانی عێراقیش میوان نین لێرە کوردستان ماڵی هەمووانەوە بۆ هەمومان وەکو یەکە هاتوونە ماڵی خۆیان و لە پەنا ماڵی برای خۆیاندان ئەمجا چیش بڕیار دەدەن ئەوە ڕاستیەکانە و ئەوەی تری هەمووی تۆمەتە بۆمان هەڵدەبەستن ئەمجا سەیفی قازیان هێناوەتی تۆ وەزیری جەنگ بووی تۆ جێگری سەرۆک کۆمار بووی وتی بەڵێ ڕاستە سەیفی قازیش وتی شعری حەماسی نووسیەوە بە باڵای قازی و کۆمارە وتوتە شعرت خوێندۆتەوە لە مەیدانی چوارچرا وتی ئەوەش ڕاستە وتیان دەی بڕیاری دادگا ئەوەیە دەبێت هەر سێکتان لە سێدارەت بدرێن و ملتان بەپەتا بکرێ سێ مانگ بەم تەعزیبە هێشتیانەوە دواتر دادوە سەرهەنگڕەزای نیکوزادە لە 28 1947 جارش کە دادگایان بۆ داناندەوە ئەمە هەر دادگا نەبوو بەس وەکو تەعزیب و ڕوحی وا بوو تۆ سێ مانگ چاوەڕێی پەتی سێدارە بکەیت سێ مانگ کۆتایی ژیانت بێ هێشتاش سوکایەتیان پێدەکردن ئەڵێ دادوەر ئەو سەرهەنگڕەزای نیکوزادە زۆر بە تووڕەیی لەگەڵ قازی محەممەدا قسەی دەکرد قازی محەممەد تا بڵی پیاوێکی مەند بووە هێواش قسەی بە هێواشی دەکرد ئەدەب و حرمەتی خۆی دەپاراست دەڵێت تەنها ئەوەندەی پێوت وتی من بڕوام وایە کە تۆ نەبڕوات بەخوا هەیە نەبڕوات بە محاسبە و کتابی خوا هەیە بەس ڕێک زەڕە جوامێری تێدا بێ ئینسان ئەگە موسڵمانیش نەبێ یەک زەڕە حرمەت و ڕێز لە خۆی بگرێ من نامەوێت ئاستی خۆم بێن ما ئاستی تۆوە ئەی ناتوانم بە زمانی تۆ جواب بدەمەوە ئەڵێ دادوەر پێوت هەی کوردانی سەق سیفەت قازی دەنگی بەرز کردەوە وتی ئەو کەسەی کە بێ سفەتە بێ ئابڕووە کە بەڵێنی نییە ئەوە تەنها تۆ ئەمسالەکانی تۆن پێیوت ئەزانی ئەنجامی ئەو قسەیە دەنگ بەرزکردنەوەت بەسەر دادوەرا چییە وتی زۆر باش دەزانم کە ئیعدام دەکرێم و گیان لەدەست دەدەم بەڵام وەڵڵاهی ئەوەی کە تۆ بەلاتەوە زۆر گرنگە ئەو شەهید بوونم بە ڕەحمەتی خوا دەزانم بەسەرمەوە خوا لێم قبوڵ بە نسیب میکە ئەوەی کە تۆ زۆر بەڕاستی هەڕەشەم پێ دەکەی من بەلامەوە یەکێکە لە ڕەحمەتی خوا بەسەر مرۆڤی ئیماندارەوە کە خوا بە شەهیدی بباتەوە بۆ لای خۆی ئەڵێ لەو کاتەدا دادوەرەکە سەرهەنگەکە ئاڵایەکی هێنا ئاڵای کوردستان بوو ڕسمی چەقش و داشی تیا هەڵکەندرا بوو تفێکی لێکرد و ژێر پێی خۆی دا وتی ئەوەش ئەو پەرچەمەی کە بەرزت کردەوە قازی وتی ئەو پەرچەمە ئاڵای کوردستان نییە ئاڵای کوردستان چەقش و داشی تێدا نییە و ئەو ئاڵایەشم ڕەوانە کردووە ئەو ئاڵایە ناچێتە ژێر پێی تۆوە و ئەو ئاڵایەش نابێت دەستی تۆ بکەوێ و ڕۆژێک بە شوێرایی چاوی تۆ هەر بەرز دەبێتەوە وتی تۆ پیاوێکی مەندی بۆ تووڕە بووی بۆ هەڵچووی وتی ئەو کاتەی سوکایەتی بە میلەتەکەم بکرێم هیچ کاتێ بێدەنگ نام و دەنگ بەرز دەکەمەوە وتی بۆ نەڕۆیشتی کە دەزانی سوورا و سوور دەکوژرێ وتی من مسڵمانم ئەزانم خوا مڕاقیبە بەسە قسەکانمەوە من وعد و بەڵێنم بەم میلەتی کوردەدا بوو بژیم لەگەڵ یانە بژیم ئەگە بژین هەمومان بەیەکەوە دەژین کە بمرین دەبێت لە ناویاندا بمرم ئەی چۆن بەجێم بێش نایە
ئەنجا من سوور بووم لەسەر ئەوەی ئەگەر من ڕام بکردایە و دەرچوومایە ئێوە بە سەدان لاوی ئەم میلەتەتان لە پێناوی منە لە سێدارەدا من ڕوحی خۆم و خوێنی خۆم دەڕێژم بۆی لاوی میلەتەکەم عەزیز نەدرێ و خوێن زیاتر نەڕژێ. بەڵێ قازی خۆی تەسلیم کرد و ئەو بەڵێنەی کە لە چوارچرایە بە میلەتەکەیدا بوو لەگەڵتان دەژیم و لەگەڵتان دەمرم بە کردار جێبەجێ کرد و خۆی چوە بەر پەتەکە. بەڵێ خۆشەویستان سەرەی سەیفی قازی هات وەزیری جەنگ و جێگری سەرە کۆمار وتی بۆچی بووی بە وەزیری جەنگی کۆمار وتی بۆ ئازادی میلەتەکەم و دیفاع لە مەزلومان وتی بۆ ئەوەت بوو یان بۆی پارە و پوڵ لەسەر یەکنێی وتی زەردەخەنەیەکی کرد فەرمووی ئەگەر بۆ پارە و پوڵم بوویایە من 2 ملیۆن تمەنی خۆم بە کۆمار بەخشیوە 2 ملیۆن تمەن کە 100 دەفتەری ئێستا دەکا ئێمە بنەماڵەیەکی زۆر دەوڵەمەندین هەموو پارەکانم بە کۆماری کوردستان بەخشیوە بۆ ئەم کۆمارە پارەی لە کوێ وەرگرتووە ئەگە پارەی ئێمە نەبێ نەک پارەمان وەرنەگرتووە پارەمان بەخشیوە. ئەمجا زۆر قارەمانانەوتی یەک قسە نەکەی یەک پرسیارم لێ نەکەی ئێمە چارەنووسمان دیاریکراوە کە ئیعدام دەکرێن هەر یەک دەم هەڵبێنیتەوە دەمت دەشکێنەوە دەی دەستم بدگاتێ بڕیاری خۆمان قبوڵمانە دادگات چی بڕیار داوە چۆنمان ڕەمی دەکەن و چۆنمان لە سێدارەدەن وڵامی هیچ پرسیارێکن نادەمەوە. بەبێتەن لەگەڵ تاران ئەو شەوە قسە دەکرا بەبەردەوامی سەعات 12 شەو لە تارانەوە بڕیاریاندا هەر سێکیان لە سێدارە بدەن و ئەمرەکان بەسەرا جێبەجێکەن. کاتێک کە بردیانن قازی محەممەد بڕیاری دادگایان بۆ خوێندەوەتی پێشوازی لە بڕیارێک دەکەم بەڵام یەک تکام هەیە تکام وایە لە شەریعەتی ئیسلامدا لە سێدارەدان و هەڵواسین بە پەتەوە شتێکی جوان نێ بۆ مرۆڤ تکایە گول لە بارانم کەن و بە گول لە بمکوژن. دادوەر وتی قبوڵ نییە ئەبێ هەر لە سێدارە بدرێ وتی ڕێگام بدە وەکو موسڵمانێک مەراسیمی پێش شەهید بوون جێبەجێ بکەم وتی ئازاد بە. نیو سعاتێک مۆڵەتی دا دەست نوێژێکی پوختی گرت و دوورکان نوێژی پێش مردنی کرد و ئەمجا دەفەرمێ بەرەو قیبلە ڕاوەستاوە و دەنگی بەرز کردەوە هەموو گوێیان لێبوو فەرمووی خوای تاک و تەنها و بێ شەریک تۆ ئاگاداری من ئەوەی کردم لە دنیادا تەنها بۆ ڕەزامەندی تۆ بوو هیچ پلە و پۆست و ڕیایەکی تێدا نەبوو خوایە تۆ خۆت ئاگاداری لە قیامەتا دێمەوە حزورت ئەوەی بۆ میلەتی کورد توانە و دەسەڵاتم بوو بێ درێخیم لێ نەکردووە وقد ڕۆژ لە ڕۆژان خیانەتم لەو گەلەی خۆم نەکرد و ئەوەستا لە پێناویانە دەمرم. خوای پەروەردگار تۆ تۆڵە سێنی لە زاڵمان خوایە ببینین نەوەکانم ببینین چۆن تۆڵەی مەزلومان لە زاڵمان دەستێنی. سێجار لەسەرێک فەرمووی خوایە من داوا لێ دەکەم نەوەکانم ببینن چۆن تۆڵەی مەزلومان لە زاڵمان دەستێنی خوایە تۆڵیان لێ بستێنە لەم زاڵمانە. ئەفەرمێ ئەمجا بردیان و 20 دقەقەوە لە خوا پاڕایەوە وەسیەتنامەکەی نووسی بردیانە پەرتی سێدارە و پەتەکەیان بەگرد ناکرد و سەعات 4 بەیانی قازی محەممەد گیانی لەدەستدا شەوی سی لەسەر سیوێکی 1947 دوای 11 مانگ لە تەمەنی کۆمار سەعات 4 بەیانی قازی محەممەد یەکەم پێشەوای گەورەی کورد لە سێدارە درا. سەیفی قازیان هێنا وتیان وەسیەتنامە بنووسە نووسی بەڵام کاتێک کە ئاوا لای کردەوە جەنازەی قازی محەممەدی بەدارەکەەوە بینی ملیلات بوو بۆوانە و ڕوحی دەرچوو بوو ئەڵێ زۆر هاواری کرد بژی قازی محەممەد بژی کورد واللهی ئەو ڕۆژەی ئێوە لێی دەترسن هەر دێتە دی ئەو ئاڵایە هەر بەرز دەکرێتەوە ئەو کوردە هەر دەبێتە خاوەن حکومەت بە مردنی ئێمە ئەم میلەتە کۆتایی پێنایە مردنی ئێمە دەبێتە ئاگرێک و دەچێتە جستەی ئێوەوە. زۆر قسەی کرد هەلبەستیان کرد و بردیانە بەر پەتی سێدارەکە و پەتەکەیان خستە ملیەوە هەر دروشمی شۆڕ ژێڕی دەوت 2 دقە بە پەتی سێدارە بوو پەتەکە پشڕەوە هاتە خوارەوە کە هاتە خوارەوە هێشتا هەناسەی مابوو جارش کەوتی بژی قازی محەممەد بژی کوردستان بژی میلەتی کورد و مردن بۆ ئێوە دیسان گرتیانەوە ئەمجار بردیانەوە بەر پەتەکە و جای دۆمی ئیعدامیان کرد. ئەڵێ کاتێک کە سەدری قازیان هێنا مەیتی ئەو 2 قارەمانەی بینی شڵەژا تێک چوو وتی ئێمە بێتاوانین مەلایەکی کورد لەوێ بوو وتی ئێ مەردانە ژیاوی مەردانەش وەکو ئەو 2 مەردە بمرا خۆت ڕاگرا قسەیەک نەکەی لێی پەشیمان بی. ئەڵێ لەو کاتەدا کە ئەوانی بینی خوێن بەدەمیانە هاتووان و جەستیان شل بوو وەکو ئینسانێکی عەتف و سۆز و ئامۆزای بوون لەو کاتەیە سەدری قازی بورایەوە بەڵام ئەو بێویژدانانە بە بوراوەی بردیانە بەر پەتەکە و پەتەکان لە ملی کرد و بە بوراوەی لە سێدارەیاندا. بەڵێ مەیتی هەرسێکیان چەند ڕۆژ بەوێەوە بوون بەوەی خەڵک وەکو عیبرەت تەماشایان کە ئەم سێ قارەمانەی میلەتی ئێمە ئەم سێ پێشەوایە ئێمە دوعای خێر دەکەین کە خوای پەروەردگار ئینشاءڵڵا جێگان لە بەهەشتی بەرینا زیاد کە و دەرس و عیبرەتی ژوەر دەگرین لە کۆتاییدا بە چەند دقەیەک لەگەڵ جەنابتاندا باسی ئەوە دەکەم وانەکان ئەوەمان پێ دەڵێن مێژوو بە فەخرەوە ناوی خواناسانی خاوەن مەبدە تۆمار دەکا لەسەر دین و بەیر و باوەڕی خۆتان موسڵمانان بەردەوام بن ئینسان گرنگ ئەوەیە موسڵمان بێ
کە مسلمان بووی خواناسی بە حەق بووی بڕوا بکەن مردن هیچ نییە چونکە هەر ئەوەندە ڕوحت دەرچوو دەگەی بە ژیانێکی ئەبەدی و نەبڕاوە چاو لێ ئینسانەکە ئیماندار بێت چەند لە مردن بێمرەتە لەبەرەوە پەیمان لەگەڵ پەروەردگارتانە نوێ بکەنەوە کە لەسەر ئیسلامەکەدان سوورتر بن دووەم حەیفە ئینسان ئازادانە و ئازایانە نەژی و نەمرێ ئینسان نابێت شەڕانی بێ بەڵام حەیفە ئینسان ترسنۆک بێ هەتا ئەو دەقەی دەژی زۆر ئازادانە بژی کە مردیشی با بە ئازایانە بمری سێیەم خیانەتکار لە نیشتیمان لە کوردستان ڕیسوایی بۆ دەمێنێتەوە ناپلیۆن قسەیەکی گەلێ جوانی هەیە جا کافریش قسەی جوان بکە ئەبێ بڵێن وایە ناپلیۆن کاتی خۆی وتوێتی ئەو کەسەی خیانەت لە نیشتیمانی خۆی دەکا ئەو کەسەی خیانەت لە میلەتی خۆی دەکا وەکو ئەو کەسە وایە خیانەت لە پارەی گیرفانی باوکی دەکا و دەیدا بە کۆمەڵێ دزد نەباوکی عەفوی دەکا لەسەر ئەم تاوانە نەدزەکانیش لە پێناوی ئەو چاکەدا خەڵاتی دەکەن تەنها ڕیسوایی وەدەمێنێتەوە هەر کەسێ خیانەت لە نیشتیمان و گەل و میلەتی خۆی بکە خزمەت بە بێگانە بکە نەبێگانە خەڵاتی دەکا نەمێژووی میلەتەکەش ڕەحمی پێ دەکا هەر کەسێک لە هەر پۆستێکایە بەتایبەت مەسئولانی ئەم وڵاتە بەتایبەت ئەو کەسانەی کە لەسەر ئەم کورسەی ئێستا دانیشتوون بەرهەمی خوێنی ئەو شەهیدە بسەر بەرزانەیە توخوا ئەوەندەی خیانەتتان کردووەتە تۆبەیەک بکەن تۆزە خیانەتەکان کەمکەنەوە ئەگەر ناتوان وەکو تریاک چێش خیانەت و دزی و فزی کەمکەنەوە وازی لێبێنن لانی کەم بیکەن لە 150 بۆ میلەتەکە بژێڕنەوە بۆی کەوا سپەینە مێژوو نەفرەتتان لێ نەکا خاڵی چوارەم ئەوەیە کافر پشتی پێ نابەسرێ بێگانە پشتی پێ نابەسرێ هۆکارێکی سەرەکی دوای خیانەتی ناوخۆ لە تەمەنی کورتی 11 مانگەی کۆماری کوردستاندا ئەوە بوو خیانەتی ئیتیحادی سۆڤێتی و ستالینی سەرۆک کۆماری یەکێتی سۆڤێتی ئەو کاتە بوو کە بەڵێنیان بە قازی محەممەددا بوو دووجار قازی محەممەد سەردانی ڕووسیای کردبوو ئیتیحادی سۆڤێتی و شخصی ستالین وعدیان پێدا بوو کە تۆ دەکەین بە سەرۆک کۆمار کە ئاڵای کوردستان بەرزکەوە هەموو دەعمێکی مادیت پێشکەش دەکەین هەموو پشتیوانی نێودەوڵەتی لێ دەکەین دژی شای ئێران دەبین بەڵام سەیریکە کاتێ ئەشرەفی خێزانی حەمەڕەزا شای ئێران ئەو ژنی حەمەڕەزا شای ئێران کاتێک کە سەردانی ڕووسیای کرد کاتێک کە بە ستالینی وت نەوتی باکووری ڕۆژهەڵات هەمووی بۆ ئێوە بۆ شەریکاتی ئێوە بەڵام پشتی قازی بەردەن و کۆمارەکەی بڕوخێنن لە پێناوی چەند بیرە نەوتێکە ئەو هەموو وعد و بەڵێنەی ئیتیحادی سۆڤێتی ئەو کاتە هەموویان ژێر پێخست و پشتیان لە قازی محەممەد کرد ئەم جارەکانی ئیتیحادی سۆڤێتی داوای لە ئەمریکا و ئینگلیزیش کرد وتی ئەوەی بە کەڵکمان دێ و نەوتی لێ دەخۆین ڕەزا شا و دەسەڵاتەکەیەتی نەک قازی محەممەد و دەسەڵاتەکەی ئێمەش بەرژەوەندی خۆمان دەوێت نەک ئازادی هیچ کەسێک پشتی قازی بەردەن و کۆمارەکەی بڕوخێن و ڕێگای جێیشیان کردەوە بە پێشڕەوی کورد هەر کوردەکان خۆیان بەداخەوە پێشڕەویان دەکرد بۆی سەرەت و سامانیان سەلامەت بێ لە بۆکانەوە شاری مەهاباد گیرا و قازیش گیرا و لە سێدارە درا داواکارم لە خوای پەروەردگار خوای پەروەردگار حەقی مەزلومان لە زاڵمان بستێنی خوا لە هەموو سەردەمێکە بۆ تایبەت بۆ ئەم سەردەمەی ئێمەش خوایە حەقی مەزلومان لە زاڵمان بستێنی خوای پەروەردگار وەکو چۆن دوعاقی قازی گیرا کرد بنەماڵەی پەهلەوی چەند هەزار ساڵ ڕەگ و ڕیشەیان دەرهات ڕەگ و ڕیشەی زاڵمان لەم سەر زەویە هەڵبتەکێ مەزلومان بە حەقی ڕەوای خۆیان بگەن ئەم میلەتە بە حەقی ڕەوای خۆی بگا ئەوەی کە هەمانە خوایە بۆمان زیاد کەی و لە دەستی نەدەین خوایە ئەوەی کە هەمانە لە دەستی نەدەین بە خیانەتی خراپەکاران بە خیانەتی مەسوول و ناپاکانمان لەگەڵ نەکەی خوایە بەزەید بەو میلەتە هەژارە مەزلومە بێتەوە خوایە بەرەکەتی خۆتمان بەسەر ببارێنی یا رب العالمین یا ربی خوایە بارانی ڕەحمەتمان بۆ ببارێنی خوایە بارانی ڕەحمەتمان بۆ ببارێنی خوای پەروەردگار بارانی ڕەحمەتمان بۆ ببارێنی خوایە بەزەید پێمان نابێتەوە ئەو کەسانەی زەلیلی سەر جێگان نەخۆشن هیچ دەرویەکیان نییە ئیلا ڕەحمەتی تۆ نەبێ یا شافی یا الله شیفایان بدەی خوایە شیفای هەموو نەخۆشەکان بدەی خوایە هەر کەسێ دەستکورت و نەدارە گیرفانی بەتاڵە ماڵی خاڵی خوایە ڕەحمی پێ بکەی ڕزق و ڕۆزی بەسەرا ببارێنی ئەوەی دڵتەنگە دڵخۆشی کەی یا وەهاب یا بەخشندە ئەوەی مناڵی نێپی عەتاکەی ئەوەی هەر مشکلەیەکی هەیە بۆی حەلکەی عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بژێڕی ئامین ئامین والحەمد لله رب العالمین الحمد لله الذي كل يوم هو في شأن أضحك وأبكى وأمات وأحيا وأسعد وأشقى وأفقر وأغنى وأضل وأهلك امرأته ولعن فرعون وهدى زوجته واصطفى محمدا ومقت عمه وجعل بالأنصار دعوته سنتري برادوس
سنتەری برادۆست بۆ بڵاوکردنەوەی هونەری. برادۆست ئامادەیە بۆ جێبەجێکردنی داخوازیەکانتان لە جیهانی سیدیدا. Anyone who fails to see all the signs of his existence that he has spread around. Anyone who fails to see all the signs of his existence that he has spread around will be completely blind, walking in the desert sands, having no peace of mind. Everybody, Allah, who is the loved one? Allah, who is al-Majid? Allah, who is al-Hamid? ناونیشان سلێمانی بازاڕی گمۆ بەرامبەر بە مزگەوتی بنتەبە. Allah is our God. La ilaha illallah. Muhammadur Rasulullah. سنتەری برادۆست. La ilaha illallah.